مامۆستا کەسی نوێژ نەکرد چه سزایەکی هەیە؟ سزاکەی جەهەنەمە خالیدەن فیها، بۆ هەمیشەی، بۆ ئەبەد الئابدین لە جەهەنەمە ئەمێنێتەوە. بە بەڵگەی چی؟ خوای گەورە پرسیار لە ئەهلی جەهەنەم ئەکات، ما سەلەکەکم فی سەقەر، ئێوە چیەکەن لە جەهەنەمە؟ سەقەر شوێنێکی زۆر ناڕەحەتە لە جەهەنەمە، دانراوە بۆ کەسی نوێژ نەکرد، یەکێکە لە ناوەکانی دۆزەخ و شوێنێکی زۆر زۆر ناڕەحەتە. لە وەڵامدا نوێژنەکەرەکانی یەکەم جوابیان ئەوەیە قالوا لم نكن من المصلين، ئێمە لەو کەسانە نەبووین کە نوێژمان ئەکرد، یعنی لەو کەسانە بووین نوێژمان ناکرد. لم نكن من المصلين، نوێژمان ناکرد، کەواتە یەکەم سزای ئەهلی دۆزەخ، ئەهلی نوێژ نەکرد دۆزەخە، خوا پەنامان بات. غەیری دۆزەخ هیچ شوێنێتر جێگایان نییە.